بۆ ڕۆژی دووەم مامۆستایانی وانەبێژ بۆ داواکردنی مافەکانیان لە شاری هەولێر و لا بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. دوو هەفتەشە مامۆستانی وانەبێژ لە شار و شارۆچکە جیاوازەکان گردبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە دەبەن و داوا دەکەن بکرێن بە میلاک یاخود گرێبەست. هاوکات ئەو بڕەپارەیەشی کە مانگانە بە نەگۆڕی پێیان دەدرێت و حکوومەتی هەرێم بڕیاری بۆ داون ڕەتی دەکەنەوە. ئێمە داوای مەقتوع ناکەین، ئەو مەقتوعە ڕەت ئەکەینەوە، چونکە مامۆستای وانەبێژ 4 ساڵە وانەبێژە 10 ساڵە وانەبێژە. داواکاری ئێمە تەنها دامەزراندنی مامۆستایانی وانەبێژە. سەبارەت بە لژنەی پەروەردە کاتە ناو ئێمە پاڵپشتی خۆی بە ئێمە دەربڕیوە، داواکاری ئێمەی گەیشتان دیتە لایەنی پەیوەندیدار، بەڵام تاوەکو ئێستا ئەنجومەنی وەزیران ناتوانێت بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژ. ئەوانەی کە لێرەن هاتوون بۆ خۆپیشاندان، من داواکارم لە سەرجەم مامۆستایانی وانەبێژ کە بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردیا لە ماڵەوە نەبن، بێنە سەرشەقام بێن بۆ بەردەم ئەنجومەنی وەزیران، چونکە تۆ بایکۆت بکەی و لە ماڵیشدا بنیشی ناکرێت. ڕاستی بایکۆت بکە و فەرمۆرە سەرشەقام لە بەردەم ئەنجومەنی وەزیران داوای مافی خۆت. دوێنێ ژێمە لێرە بووین، ئەم ڕۆژ لێرەین، ئەگەر جوابمان نەدنەوە بەیانیش لێرە بین، ئەگەر پێویستکە لێرە خێماڵە دەین. بەڕاستی ئێمە داوای بەسیترین مافی خۆمانە کە دەکەین لەبەرەوەی چەند ساڵەکە لە ناو هەڵەکانی خوێندنین کەرتی پەروەردە بەڕێوە بین، لێ ناگەڕین کەرتی پەروەردە پەچی بکەوێ بەجددی ئەگەر جوابمان نەدەرەوە ناچارین، یعنی بین ئەلێرە دابنیشین و خێمە هەڵ بدەین. بەجێرە ئێستا پلەمەکە کە من 11 ساڵە وانەبێژم، 11 ساڵە لە هۆڵی خوێندنم، یعنی ئەگەر ئێستا بۆم نەکەی کەی بۆم دەکەی کە بوو مە 40 ساڵان ئەو کاتی تر تااقەتم نامینێ. مامۆستایانی وانەبێژ داواکاریەکی دیار و ئاشکرایە، مافەشی ڕەوا و حەق خۆمانە، ئەوەیش داوای دامەزراندنە لەبەرەوەی هەمان ئەرکمان هەیە لەگەر مامۆستایانی مێلاک، بەڵام بەداخەوە هەمان ماف خۆمان پێ نادرێ ئەو شایستە دارایی کە ئەوان باسی دەکەن بە ناوی مەقتوحە ئەویشمان پێ نادرێت. دوای 65 ڕۆژ زارێک 70 ڕۆژ زارێک من شایستە داراییەکەم وەردەگرم، لێیان دەپرسم ئایا ئەوان دەتوانن بەو شایستە داراییەی بژێن، ڕۆڵەی میلەت ئەو میلەتەی بەو جۆرەی پەروەردە دەکرێت. لای خۆیەوە ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە لیژنەی پەروەردە کە ئامادەی گردبوونەوەکە بوو دووپاتی کردەوە. داواکاری مامۆستانی وانەبێژ ڕەوایە و یاساییە و ئەوان پشتیوانی لێ دەکەن. لای خۆشەوە نوێنەری مامۆستانی کۆمەڵ دەڵێت مامۆستانی وانەبێژ ئەرکی زۆریان هەیە، بەڵام مافەکانیان وەک پێویست پێ نادرێت. ئێمە لە پەرلەمانی کوردستان پشتیوانی هەموو مافێکی مامۆستایانی وانەبێژین لە پێشوشدا و لە ئێستاشدا یاداشمە پێشکەش کردە بۆی کە دانیشتنی پەرلەمانی کوردستان ساز بکرێت تایبەت بە چارەسەرکردنی مامۆستایانی وانەبێژ کە پێمان وایە ئەوانە کۆڵگەی بەڕێوەبردننی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە. پرۆسەی پەروەردە پێویستی بە بژانەوە بەرەو پێشچوون و چارەسەرکردنی گرفتەکانی هەیە. گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ لە ئەولەویاتی چارەسەرکردنی گرفتەکانی پەروەردەیە، بۆیە ئێمە پێمان وایە هیچ جیاوازیەک نییە لە لێوان ئەرک و مافی مامۆستایەکی میلاک لەگەڵ مامۆستایەکی وانەبێژ. هەر مافێک و ئەرکێک کە مامۆستایەکی میلاکێتی شایستەی بە مامۆستایەکی وانەبێژ کە ئەو ئەرک و مافانەی هەبێ. پێمان وایە داکۆچیکردن لە مافەکانی مامۆستایانی وانەبێژ لە ئەولەویەتی کارەکانماندایە و هەمیشە پشتیوانیان دەبین. بە پێمان وایە مامۆستایانی وانەبێژ لەو پەڕی گوزەرانێکی سەختدان ئێستا کە پێویست دەکات حکوومەتی هەرێمی کوردستان بە باشبوونی بارودۆخی دارایی ئێستا هەڵوێستە بکات لەسەرەوەی کێشەی مامۆستایانی وانەبێژ چارەسەر بکات. ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ وەکو مامۆستایانی کۆمەڵ بەردەوام ئێمە هەر لە سەرەتایی داواکردنی مافەڕەوەکانی مامۆستایان بەگشتی و مامۆستایانی وانەبێژ بە تایبەتی ئێمە پاڵپشتی خۆمان بۆ مامۆستایانی وانەبێژ دەربڕیوە و هەر یاداشتێک و هەر داواکاریەکی ئەوان ئێمە بەرزیەکەینەوە بۆ لایانی پەیوەندیدار. مافێکی سەرەتایی خۆیانە دامەزراندن لە وڵاتی ئێمە داخوێندنیان تەواو کردووە. ئەتوانین بڵێن بڕبڕی پشتی ئەمڕۆ بڕبڕی پشتی ناوەندەکانی خوێندن مامۆستایانی وانەبێژن. ئێمە ئەگەر سەیرێکی پەروەردەکانی دەرەوەی شار بکەین ئەتوانین بڵێم 3 بەشی مامۆستای وانەبێژ بەڕێوەی دەباتن. ئەگەر مامۆستایانی وانەبێژ حەقیان پێ نەدرێ و بەردەوامن لە بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن، من پێم وایە بەڕاستی پرۆسەی پەروەردە و فێرکردن دەوەستێت. لە هەرێمی کوردستان زیاتر لە 21,000 مامۆستای وانەبێژ هەیە. چەندین ساڵە وانە دەڵێنەوە و بەشێکی گرنگ لە گرفتی کەمی مامۆستایان لە پەروەردەکان پڕ کردوتەوە و ڕۆڵی مامۆستای ئاسایی دەبینن. بەڵام بە بیانی و قەیرانی دارایی تا ئێستا حکوومەتی هەرێم ئامادە نییە دایان بمەزرێنێت یاخود لایانی کەم گرێبەستیان بۆ بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.